لە چوارچێوەی ئامادەکاریەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی مامۆستا عەلی باپیر لەگەڵ ئەندامانی کۆنگرەی چوارەم لە سنووری مەڵبەندەکانی سلێمانی و چەمچەماڵ و تۆڕی میدیایی کۆمەڵ کۆبوویەوە. من دڵسۆزانە بە هەموو لایەکتان لە کۆبنەوەکەدا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان سەبارەت بە دۆخی سیاسی هەرێم و عێراق ڕایگەیاند. لە هەرێمی کوردستان و عێراق گۆڕانکاری گەورە بەڕێوەیە، لە هەمان کاتدا ڕای دەگەێنێت بەهۆی خراپ ئیدارەدانی وڵات لەلایەن دوو حیزبی دەسەڵاتدارەوە ژیان و گوزەرانی خەڵکی بە ئەندازەیەکی زۆر خراپ بووە. بۆی بتوانین کۆمەلگا لەم چاڵەی تێکەوتووە ڕزگاری بکەین دەبێت ئیرادەیەکی بەهێزمان هەبێت، کاتێکیش گۆڕانکاری دەکرێت کە هەمووان نیازی گۆڕانکاری ڕاستەقینە و ڕیشەییمان هەبێت. هەلومەرجێکی تا بڵێ بەنسبەت خەڵکی هەرێمی کوردستانەوە دڵناڕەحەتکەر و بێزارکەرە، چ لە ڕووی ئابووری و ژیان و گوزەرانەوە، چ لە ڕووی سیاسیەوە، چ لە ڕووی ئەمنیەوە خەڵک هەز بە ئۆقرەی و ئۆخژن ناکە و بەنسبەت داهاتووەوە خەڵک دەستی لەسەر دڵیەتی. هەروەها لەسەر ئاستی عێراقیش خۆتان ئاگادارن کە عێراقیش وەکو حکوومەتی نێوەندی ئەویش کێشە و گرفتی کەم نین، لەوێش هەر قەیرانی ئابووری هەیە و قەیرانی ئەمنی و سیاسی هەیە تا ڕەدەیەک، و لە نێوانی هەرێم و عێراقیشدا دیسان بارودۆخەکە نالەبارە ناڕێکە کە ئەویش دەرهاویشتەی ئەو شێوە حکومڕانیە کە لە ساڵانی ڕابردوودا کراوە، چ لەسەر ئاستی حکوومەتی نێوەندی، چ لەسەر ئاستی هەرێم و پەیوەندیەکانیان. هەروەها لەسەر ئاستی ناوچەکەش دیسان گۆڕانکاری زۆر چاوەڕێ دەکرێن، بەداخۆ ئەم ناوچەیە کە ناوێت لە ناو ڕۆژهەڵاتی نێوەڕاست بۆتە شوێنی تەراتێنی زلهێزان و ئەمریکا و رووسیا و هێزەکانی دی. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕاشی دەگەیەنێت بەهۆی گۆڕانکاریە سیاسیەکان و خراپ بەڕێوەبردننی وڵات قەوارەی هەرێم کەوتۆتە مەترسیەوە، خەڵکی ئومێدی گۆڕانکاریان لاواز بووە، بەڵام کۆمەڵی ئیسلامی بەهۆی هەڵوێستانە گۆڕەکانی و لەبەرەی خەڵکدابوونی وای کردووە خەڵکانی دەرەوەی کۆمەڵی ئیسلامیش باوەڕی تەواو لەسەر توانەکانی کۆمەڵ هەڵبستن و ئومێدی گۆڕانکاری لێ بکەن. بۆیە ئەوان کۆنگرەی چوارەمی کۆمەڵ دەکەنە ئاوێتەی نوێبوونەوە و بەهێزبوونی زیاتر و کرانەوە بەڕووی دەرەوەدا. ئێمە وەکو دەبینین چ لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ناوچەکەش دەزانین و هەست پێ دەکەین کە گۆڕانکاری بەڕێوەن، گۆڕانکاری وەرچەرخان بەڕێوەن و بەنسبەت هەرێمەوە هەرێمی کوردستان بەڕاستی لەگەڵ کۆمەڵێک گرفت و کێشەدا دەستەویەخەیە کە هەموو ئەوانەی لێ دەکۆڵنەوە ورد سەرنج دەدەن ناتوان قەناعەت بە خۆیان بێنن کە ئەم هەرێمە دەگونجێ بەو شێوە بەردەوام بێت. ئەم تەمە ڕۆژانە بە خۆتان دەزانن خەڵک دەبینی لە هەموو توێژەکان خەڵک زۆر نیگەرانە لە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و عێراقیش و چاوەڕێی گۆڕانکاری دەکەن. بێگومان گۆڕانکاری بە کەسانێک دەکرێت برا خوشکە بە ڕێزەکانم کە بتوانن خۆیان بگۆڕن. هەر کەسێک نەتوانێت دەستکاری بیر و بۆچوونەکانی خۆی خولیا و هەستوونەستەکانی خۆی ڕەوشت و ئاکار و ڕەفتاری خۆی بکا خۆی بگۆڕێ بە تاکید ناتوانێت دەوروبەری واقعیش بگۆڕێ. خەڵکێکی زۆر ئومێدی هەیە بە کۆمەڵی ئیسلامی کە بتوانێت گۆڕانکاری بکە و بتوانێت بە هاوکاری خەڵکی دیکەی دڵسۆز، بە هاوکاری خەڵکی دیکەی کە چاویان لەوەیە دادگەری بچەسپێ و زوڵم و گەندەڵی و قۆرخکاری نەمێنێ بتوان گۆڕانکاری بکەن، بەڵام چاویان لەوە کە کۆمەڵی ئیسلامی پێشڕە بێ و سەرمەشق بێ و چاوساغ بێت. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئاماژە بەوەش دەکات کۆمەڵی ئیسلامی بەهۆی هەڵوێستانە گۆڕەکانی بەردەوام زەخت و فشاری لەسەرە لەمپەری دەخرێتە ڕێگا و دوژمنان و ناحەزانی لە بۆسەدان و لە پشتی پەردەوە خەونی خراپی پێوە دەبینن، بەڵام کۆمەڵ کۆڵ نادات و سوورێ لەسەر ڕێبازە دروستەکەی کە خزمەتکردنە بە خەڵکی و لەبەرەی حەقدابوونیەتی. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی تا ئێستا لەخوا بە زیاد بێ لە مەیدانەکەدا ماوین و ئینشاڵڵا دەشمێنین و بە سەربەرزی و بە دامەزراوی نەلەخشاوی دەمێنین، بەڵام بشزانن هەتا زیاتر جێگەی مەترسی بین
بۆ ئەوانەی کە دەیانێت ئەم واقعە ئاوا بهێڵنەوە زیاتر معڕەزین بۆی زەخت و فشارمان لێ بکرێ و دژایەتیمان بکرێ بە هەموو شێوەکانی دژایەتی تا زیاتر جێگەی مەترسی بین. دیارە زەخت و فشارەکانیش زیاتر دەبن، بەڵام ئەگەر لە نێوێدا بۆ خۆمان لەگەڵ خوادا وەکو ئیمان و عەقیدە، وەکو عیبادەت، وەکو تەقوا، وەکو تەزکیە، وەکو بۆ خاسوڵحان لە لێوێدا قایم بین، هیچ شتێک تەسیرمان تێ ناکە و بەموو نامان لە خشێنێەوە پاشەکشەمان پێ ناکە. مامۆستا عەلی باپیر ڕای دەگەێنێت ڕاستە کۆمەڵی ئیسلامی کوردستان خاوەنی 7 کورسی پەرلەمانیە لە کوردستان و 2 کورسی لە عێراق، بەڵام ئەوە هەرگیز خەبارەی کۆمەڵ نییە. پێگەی جەماوەری کۆمەڵ زۆر لەوە زیاترە. خەڵکی کوردستان لە دۆخێکی سەختدا دەژین و چاوەڕوانی فریات ڕەسێکن. کۆمەڵی ئیسلامی ئەوەی لە توانایدا هەبێت ئەنجامی دادات و کار بۆ نوێبوونەوە گەشەساندن و بەهێزبوونی دەکات. حەزانمان لێمان لە بۆ سەدان. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.